کاکتۆر جەنابەت وەکو پەرلەمانتارێک و پیشەی خۆشت کە پزیشکە ئەمەی وەڵامی و پرسیارە بدەیتەوە بۆچی خوێنەری کتێبە ئاینیەکان یاخودەوتێ فرۆشی کتێبە ئاینیەکان هەمیشە پڕفرۆشترینە لێرە ئەمە وەکو خوێنەرێک بۆچی گەڕێنیتەوە؟ خۆی سەرەتا گرنگە کە تۆ لە کۆتایی هەموو پێشانگایەکە ئەحسایەکی پێشانگاکە کۆ بکرێتەوە فیدباکی ئەو پێشانگای کە بزانێ پڕفرۆشترین و زۆرترین کتێب کە خواستی لەسەر بوو بێ کامە بووە. ڕەنگە لە ساڵێکە یا لە پێشانگایەکە جۆرێک کتێب فرۆشی زیاتر و داواکاری زیاتری لەسەر بوو بێت و لە پێشانگایەک و لە ساڵێکی ترا بە پێی دۆخەکە کتێبێکی تر. بەڵام بەگشتی ئەوەی کە خەڵک بەشێکی بەرچاوی خەڵک بە دوای کتێبە ئاینەکانەوە یان تەنانەت بۆ مناڵەکانیان پەروەردە ئاینەکان ئەوەیە کە ئاین لە فیترێکی پاکەوە هاتووە. ئاین و دین پەیامێکی ئاسمانیە، گومان هەڵناگرێت، گومان لە خۆی هەڵناگرێ و وەڵامی پرسیارەکان بە سەراحەت هەیاتەوە بەبێ هیچ پێچووپەنایەک و مەتااتیەک و کۆمەڵێک ئەخلاقی بەرزی مرۆڤایەتی پێشکەشەکە و دوجار وا ئەکات کە کاریگەری هەبێت لەسەر ناخی کەسەکان و ئەو کەسانە کە پەروەردەیەکی ئاینی ڕەسەنیان هەبووە، نەک ئاینی مزەیەف خوانەخواستە، نەک ئاینێکی دەستکاری کرا و ئاینێکی ڕەسەنیان هەبوو بێ وەکو ئاینی پاک و پیرۆزی ئیسلام هەمیشە نمونەیەکی جوان بوون لە ناو کۆمەڵگەیە و هەمیشە سوود بەخش بوون بە کۆمەڵگە. کاکتۆر بکۆزانین لە ئێستای شەپۆل بڵین لەم چەند ساڵی ڕابردوو شەپۆلێک لە ئیلحاد و دروستکردنی پرسیار و گومان بڵاو کراوەتەوە. تۆ وەکو خۆت تا چەند بەگرنگی ئەزانی گەنجانی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو کتێبە ئاینیانەوە بە تایبەتی ئەو کتێبانەی کە لەسەر ئیسلام نووسراون بتوانن بەهۆی خوێندنەوە وەڵامەکانیان دەست پێ و جۆرە لە دڵنیاییان بە ئاینی پیرۆزی ئیسلام هەبێت. وڵی خۆی بەڕاستی ئەو بواری من نییە، پسپۆڕی من نییە تا قسەی تیا بکەم. ئەزەکەم و پرسیارە لە کەسێک بکەی کە زیاتر پسپۆڕی خۆی هەبێ، بەڵام گرنگە هەمیشە پێش خوێندنەوەی هەر کتێبێک لە هەر بابەتێکا بێ ئاگاداری نووسەرەکەی بین، زانی نووسەرەکەی کێیە، نووسەرێکە کە پێشینەیەکی باش و پڕمەعریفەی هەیە و هاوکات جۆری کتێبەکە بۆ پشتبەستنە بە بەڵگەیان تەنها بڵاوکردنەوەی هەندێک وەهمووانەیە ئەوە بۆ خوێنەر بە شێوەیەکی گشتی زۆر گرنگە. بەڵام هەمیشە وتراوە کە کتێب هاوڕێیەکی زۆر دڵسۆزە لەبەرەوەی هەمیشە کتێبەکان زۆرینەی کتێبەکان بە ڕێژەیەکی بەرز نووسەرەکان هەوڵیان داوە ئەو پەڕیتوانەی خوانی تا بەکاربێن. بۆیە بە دەگمەن خەڵکێکە بینی کە لە ڕێی کتێبەوە خوانەخواست لە خەت لای یاوێ، بەڵام زۆرن ئەوانەی کە لە ڕێی کتێبەوە بوون بە کەسێکی پێشەنگ لە کۆمەڵگەیە.